بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز خوشکانی عزیز، هاتینەوە خزمەتان جارێکی تر لە تەندروستی خۆشەویستدا. لە وانەی ئەمڕۆیە باسیەکی دەواازەی نەخۆشیەکەین، ئەویش پێوترێ دەمولود. بزانین دەمولود چی بۆ ئینسان پەنهان کردووە و چی بۆ شاردوێتەوە و ئەکرێ ئینسان لەڕێی ئەمانەوە چۆن تووشی نەخۆشی بێ و چۆن ئینسانە بێ پارێزگاری لەمانە بکە بۆ ئەوەی کە دەواازەی ئینسان، سەیتەرەی ئینسان، بازگەکانی ئینسان لەڕێی چوونە ناوەی هەوا و خواردنەوە خاوێن بن، بتوانین کوالیتی و کۆنتڕۆڵێکی بەهێزمان هەبێ، ئەوەی کە خۆمان ویستمان بەڕێکەین، ئەوەی کە نەمانویست ڕێگری بکەین و نێڵین تێپەڕ بێ. خۆشەویستانم، ئەگەر دیقەت بن، ئینسان لە ڕۆژێکە 15,000 بۆ 25,000 جار هەناسەدا. ئەمە واکە ئەو ژینگەی کە لە دەورێتی هەرچی خڵتە و پیس و خەوشی گرتووە بێنە ناو لاوپۆشی لوت و مووەکانی لوت و سەرەتای جۆگەی هەناسە و هەرسەوە هەمووی بنیشن و ئینسان تووشی نەخۆشیکەن. بۆی ئەگەر ئەمانە چارەسەر نەکرێ و زوو بزوو پا نەکرێتەوە و ئینسان لە دەستی دەرباز نەبێ بۆ دەرەوە، ئەو کاتە بەرەو ناوە گوزەرەکرێ و ئینسان تووشی نەخۆشیەکەن لە مەجای هەناسەیە، لە مەجای جۆگەی هەرسیە و دواتریش ئەمانە بەرەو خوێنەچن. بۆیە ضرورە ئینسان بتوانێت ئاگاداری ئەم قۆناغە بێ، ئاگاداری ئەم دەواازەیە بێ، چکە بەڕاستی ئەمە سەرچاوەی نەخۆشیەکانە. بەڵێ خۆشەویستەکانم، هەر کاتێک ئینسان توانی لەو خەوش و لەو پیسیەی کە لە خواردن و لە هەوا بەناو دەم و بەناو لوتیەوە ئەنووسێن لەمانە خۆی ڕزگارکە، ئەو کاتە خۆی لە بەڵایەکی گەورە و خۆی لە تاقیکردنەوەیەکی گەورە هێناوەتە دەرەوە. هەموو ئەوانەی کە لە ئینسانە هەن، ئەمانە بە تایبەتی بۆیە ئەبینی زۆرترین نەخۆشی کە تووشی ئینسانە بن چییە؟ هەڵامەتە. هەڵامەت هەموو ساڵێت چەند جارێ ئینسان تووشێ بێ بۆ ئەوەی کە بە مەناعەی لاشەمان بڵێ من هەم ئاگاد لە خۆت بێ، نەخەویت خڕۆکە سپیەکان، چونکە نەخۆشی بەڕێوەیە. هەموو ساڵێ چەند جارێک ئەنفلۆنزا و هەڵامەت تەنشیت و چالاکی مەناعی ئێماکاتەوە بۆی کە پێڵێ ئاگادار بە مەخەوە، چکە تۆ دوژمنت زۆرە، خاوەنەکەت ئەم لاشەیە، ئەم تەنە دروست نییە، ئەگە فریای نەکەویت تەندروست نابێ. بۆیە بەڕێزەکانم، بۆچی زۆرترین هەڵامەتەگرین؟ لەبەر ئەوەی کە زۆرترینی میکرۆب ئاوایەتە ژوورەوە، زۆرترین نەخۆش و ئاوا ڕۆمانتیەکە. بۆیە ئەبێت بتوانین مامەڵی لەگەڵا بکەین و بتوانین بیکەینە دەرەوە. بۆیە بینی کە کەسێک تەقدیمی تەعیناتەکە، هەتا ئەگەر لە مەطعەمێکا بێ، هەتا ئەگەر لە گازینۆیەکا بێ، هەتا ئەگەر وەکو تەبیب بێ و لە خستخانەیە یاخود لە مختبەرێکا ئیشکا سامپڵی لێ وەرەگرن، لە شووی وەرەگرن، لە ناو دەمی وەرەگرن، لە ناو لوتی وەرەگرن، بۆ چونکە ئەمە تووشی نەخۆشیەک دەکا کە پێوتێن نۆزۆکۆمیەڵ ئینفێکشن، پێوتێن نەخۆشیەک کە دکتۆرەکە ئەتوانێت لە ڕێی دەستێەوە، لە ڕێی پێستێەوە، لە ڕێی لوتیەوە، لە ڕێی شوێنەکانی درێەوە بۆ نەخۆشی بگوازێتەوە. بۆ ئەوەی کە تەئکید بین ئەم دکتۆرە هەڵگیری ئەم جۆرە نەخۆشیانە نییە، ئەبێ لەم شوێنانە کەڵچەر وەرگیرێ بۆ ئەوەی کە دڵنیابین ئینسانەکە نەخۆش نییە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکات لە کاتێکا لە خەو هەڵەسینە فەرمێ ئیذا استيقظ أحدكم من منامه فليستنثر 3 مرات. هەر کەسێکتان لە خەو هەستا با 3 جار فنکە، با 3 جار ئاو لە لوتی وەرباو و دواتریش ئاوەکە بێنێتەوە، بۆ چونکە ئەمە نەخۆشی و مەشاکلەکانی لە کۆڵەکەنەوە. بەحسێک کراوە لە کۆلیجی پزیشکیە ئەو قوتابیانەی کە دەستنوێژەگرن و ئاو هەڵەمژن لە لوتیانەوە و لە کاتی دەستنوێژە ئەیدەنەوە و لوتیان پاکەنەوە، ئەمانە کەڵچەریان لێوەرگیراوە، سامپڵیان لێوەرگیراوە لە لوتیان، بۆیان دەرکەوتووە سوبحان الله ئەوانەی کە دەستنوێژەگرن بەم شێوە سەحیحە هەڵگری میکرۆبەکانن بە ڕێژەی نیوەی ئەوانەی کە دەستنوێژ ناگرن. واتە بەس بەم شێوەیە، بەس بەم پرۆسیجەرە تۆ لە دەست نیوەی نەخۆشی میکرۆبەکانی ناو دەم و لوت نەجات دەبێ. بۆیە ئەبینیت دکتۆرێک کە نەخۆشەکەی عەمەلیاتەکە پێی ئەڵێ بە ئاو لە لوتی وەربا. چۆن ئاو لە لوتی وەربا؟ ئاوەکە هەڵمژێ بۆ هەتاوەکو ئاوەکە بچێتە ناو هەموو بۆشایەکانی لوتەوە، هەتاوەکو ئەچێتە بەردەم دەمیلە و کرانەوەکانی جیوبی ئەنفی کە پێوتێ گیرفانەکانی لوت. ئەمانە زۆربەی کات لە ئینسانە تووشی ئیلتیهابە بن، بە تایبەتی لە کاتی هەڵامەتە
دکتۆرەکە پێڵێ ئەمانە هەڵمژە ئەم ئاوە هەڵمژە بۆ ئەوەی کە بەردەوام زمانی ئەمە بکەین کە جیوبەکانت کراونەتەوە و بە پاکژی ماونەتەوە و یارمەتی هەناسە و یارمەتی بەرگری ئینسانەکە هاتن. بەڵێ خۆشەویستەکان، ئەمە سەبارەت بە لووت کە ئینسانە بێت مامەڵەیەکی وردی لەگەڵا بکە و تەعامولێکی لەگەڵا بکە کە بزانێت ئەمە یەکێکە لە دەواازەکان، ناوێنی مەتار، ناوێنی سنوور، ناوێنی هەر شتێک گرنگەوەیە ئەمە ئەبێ کوالیتی کۆنتترۆڵێکی بەقوەتی لەسەر بێ کە بەردەوام دژمنەکان تارنێ بۆ ئەو دیوی سنوورەکان و ئینسان پارێزگاری بکە لە لاشەی خۆی. ئەی ناودەم خۆشەویستەکان، چۆن پارێزگاری لێ ئەکرێ، چۆن ئەتوانین ئەمانە پارێزین؟ بەڕاستی یەکێ لە دژمنەکانی خۆمان بۆ ناو دەم و دانمان ئەوەیە کە ئەیخۆین بەداخەوە. لەوانەیە هەناسەمان تا حدێکی باش کۆنتترۆلمان نەبێ بەسەریا، بەڵام خۆ ئەوەی کە ئیخۆین خۆشەویستەکانم ئەبێ بزانین چیە خۆین، ئەبێ بزانین چۆنە خۆین، ئەبێ بزانین چی هەڵبژێرین بۆ خواردن. ئەزارین گەورەترین عیسابەی مافیا کە دانەکان کلۆرەکەن و تووشی نەخۆشیمانەکان چین؟ دژمنەکانی خۆمان کە بەدەستی خۆمانەی خۆین. ئەجا ئەبێ دوای بڵین بەدەستی خۆم چیم بە خۆم، بەداخەوە ئەو شەکرەیە، بەداخەوە ئەو ئاردەسپیەیە، بەداخەوە ئەو خواردنەیە کە ئەی خۆین و لە ناو دانەکانمانە ئەمێنێتەوە و پاکی ناکەینەوە و دواتر ئەبێ بە مۆڵگەی نەخۆشی و میکرۆب و ئیلتیهابات و دوای تووشی بەڵامانەکە. بۆیە ضرورە وریابین و بزانین چۆن تەعامل لەگەڵ ئەمە یاکەین. بەداخەوە ئێمە هەتا ئیستاکەینە نەماتوانین منداڵەکانمان فێری ئەم سەقافەتە بکەین. بۆیە بینی منداڵەکانمان لە سادەیان کە ئەگەنە تەمەنی 2 ساڵی دانیان کلۆرە، لە سا 60 مناڵ کە ئاگاتە تەمەنی 3 ساڵی دانی کلۆرە. بەداخەوە لە نەرویج لە کاتی حربی عالەمی دووەمە لە کاتێکا شەکری لێبڕاو قەتع بوو، حەساریان لێ کرد، شەکری دەست ناکەوت، مناڵەکانیان زۆر سەحەتی خۆشتر بوو لە دوای حرب، لە دوای کە شەکریان بردەوە جارێکی تر و مناڵەکان دەستیان کردەوە بە شکولاتە خواردن و بەشتی شیرین. ڕێژەی کلۆربوونی دان 300 تا 400 ئەوەندە زیادی کرد لە ناو منداڵەکانە. بۆیە خۆشەویستەکانم، ئەبێ ئینسان وریا بێت و بزانێت چی ئەخوات و بزانێت چۆن هەر ئەوەی کە ئەمریکا خواردی یاخود کە غەرب خواردی مەرجنیە شتێکی باش بێ بۆ ئێمە. بۆیە بینیت منداڵی ئەمریکی 60 دانەجار دانی کلۆرتر و خراپترە وەک لە منداڵێکی ئەسیوپی ئەفریقی فەقیر، بۆ چونکە ئەوەی کە بۆ ئەم ئەلوێ بیخوات بۆ ئەم نالوێ، بۆیە بێ باجەکەشی بە. مەفروضە ئێمە بتوانین دەمودانمان بە شێوەیەک ڕاگرین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئومەتەکەم ئەوانەی کە ناودەمیان، ئەوانەی کە بینی ددانەکانیان پاکەنەوە شتێکی باشەکەن، بۆ چکە نابێ خواردن لە بینی دانەکانە بمێنێتەوە و نابێ لە ناو دەما بمێنێتەوە و دواتر ئەم خواردنە بۆ گەنەکە کە بۆ گەنێکی میکرۆ بەسەری نیشێ کە میکرۆ بەسەری نیشت ئەنجا ئەیاتە دان و پووک و دەوروبەری ئەو کاتە چارەسەر لە دەست ئێمە دەرەچێ، ئەکەوێتە دەست دکتۆر و دەست دەرمان و دەست عیلاج و دەست دان هەڵکێشان و دەست نەخۆشەکانی تر. بۆیە گەپچی وەلای دکتۆرێ بڵێ دکتۆر جان دانم بۆ هەڵکێشا، ئەڵێ وەڵاهی ئیلتیهابی کردووە، ئەبێت عیلاجی ئیلتیهابە بەمێ، ناتوانم لەم کاتەیە کە ئازارەکە و زۆرە ئیلتیهابەکەت هەیە هەڵی کێشم بۆ، چکە لەوانەیە تووشی نەخۆشیەک کە پێوتێ ئینفێکتیڤ ئیندۆکاردایتس، ئیلتیهابی ناوپۆشی دڵ. دکتۆر جان من دڵم عەیبی نییە، مشکلە و چییە؟ تۆ دانی خۆڵ نا لێرەوە کە میکرۆبەکە چووە ناوە هەتا ناوپۆشی دڵ ناوەستێ، هەتا لای پاشا و لای مەلیک ناوەستێ کە دڵە. سوبحان الله، هەتا ئەو حەدە ئەم مۆزوعە خەتەرە. بەڵێ خۆشەویستەکەم هەروە نەزانیت ئەم لاشەیە هیچی پەیوەندی بەیەکەوە نییە، ئەم لاشەیە هەمووی متەرابطە، هەمووی پەیوەندی تۆکمەی بەیەکەوە هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. ئەگەر بەشێک لە ئەندامەکانمان هاواری کرد هەمومان هاوارمان لێ هەڵەسێ. لەبەرەوە هەموو لاشە متەرابطە، تەسەور نەکەیت ئەمە پەیوەندی بە ئێمەوە نییە. بۆیە ضرورە لە کاتێکا ئێمە نانەخۆین شتە خۆین بتوانین ناو دەممان پاکەینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێکیان شیری خوارد، دواتر ئاوی لە دەمی وەردا، فەرمووی ئین له دەسەمە، فەرمی چەوریتیایە. سبحان الله، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چێ فێری کردی ئەم چەوری ئەگەر بمێنێتەوە خراپە بۆ دەمودانت، چێ فێری کردی ئەبێ مەزمەزە بکەی. بەڕاستی ئەمە تەنها لە گەورەی و لە عەزەمەتی خوای گەورە ئەوە شێتەوە کە
1400 ساڵ لەمەوە پێش ئێمەی فێری ئەمە کردبێ بۆیە فێری کردوین سیواکەین سیواک بە چی بکەین سیواک بەو دارە بکەین کە پێوتێ داری ئاراک یەکێ لە دارەکانە لە بینی 180 دارە خۆشەویستەکان ئێمە وا تێ نەگەین هەر ئەم دارە داری سیواکە یاخود تەنها ئەمە سیواکی پێکرێ بە هەر دارێکی تر بە هەر فڵچەیەکی تر بە هەر مەعجونێکی تر بتوانین دەم و دانمان پاکەینەوە ئەکرێ بەڵام باشترینیان ئەوەیە کە پێغەمبەری خوا سەڵام ئاماژەی پێکردووە یاخود بەکاری هێنا ئەویش داری ئاراکە ئەژنا زۆر داری ترمان هەیە توانی هەتا داری زەیتون و دارەکانی تر بەکاری بێنین و دانەکانمانی پەپاکەینەوە بەڵام پێم سەیرە لەو کاتەیە ئینسانێک بیری لەوە کرد بێتەوە کە دانەکانی بەو شێوەیە پاکاتەوە بە تایبەتی لە کاتی هەستان لە خەوە بە تایبەتی کاتی دەستنوێژە لە کاتی نوێژە لە کاتی قورئان خوێندنە لە کاتی چوونە ماڵەوەیە لە کاتی بێدەنگی زۆرە لە کاتێک ویستی بێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕابکشێ لە کاتێکا بۆنی دەمی گۆڕابێ لە کاتێکا بەڕۆژوو بوو بێ سوبحان الله هەر سیواکی کردووە بەڵێ پێغەمبەری خوا سیواکی کردووە لەسەر مەرگیا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سیواکەکە و دانەکانی پاکاتەوە ئاخر جار بە دەمودانێک و بە پاکژی بە خاوێنی ئەچێتەوە بەردەستی پەروەردگارەکەی ئەم سیواکەش کە بەکار هاتووە لە دینە هەموو جارێک کە پاکراوەتەوە دەمودانی پێ پاکراوەتەوە واجب وایە کە بشۆرێ و پاک بکرێتەوە جارێکی تر خۆشی ئەبێ پاک بکرێتەوە یعنی نابێ ئەو سیواکەی کە تۆ دەمودانی پێ پاکەیتەوە ئەمیش بە پاکی ڕانەگری سیواک چی تایە خۆشەویستەکەم مادەی کبریتی تایە ڤۆلەتایڵی تایە کلۆری تایە کە ڕەنگی دانەکان لە ئابات و بەسپێتی هێڵێتەوە مادەی بێنزایڵی تایە کە میکرۆبەکانە کوژێ مادەی ڕێسینی تایە کە مینای دەمودان پاکات و چاکێکاتەوە سیلیکای تایە کە دەمودان بە پاکی و بەسپێتی هێڵێتەوە ڤیتامین سی تایە ترایمیثایل ئەمینی تایە کە برینەکانی ناودەم و پووک چاکەکاتەوە جارێکی تر ئەلکەلۆیدی تایە مادەی دژە بەکتریا و دژە ڤایرۆس و دژە فطریاتی تایە سبحان الله ئەم هەموو شتە بەڵێ بەس لەناو سیواکە ئابینیت بەڵێ خۆشەویستەکانم بەحسێکی زۆر هەیە لەسەر ئەمە کە سیواک چۆن دەمودان لە کلۆری و لە ئیلتیهاب و لە پیسی و لە ڕەنگۆڕین و لە کەڵەکەبوونی کلس و نەخۆشەکان ئەپارێزێ بۆیە بینی ئەمڕۆ سیواک لە سویسرا لە بریتانیا لە سعودیە لە پاکستان ئەبینیت هەر هەمووی چی لێکراوە مەعجونی لێ دروستکراوە نەخێر ماوثوۆشی لە دروستکراوە کە خێڵغەری پێکرێت و دەمودانی پێپاکرێتەوە بەڵێ ئایزەکانم بۆیە ئەبینیت منظەمەی سەحەی عالەمی WHO نەسیحەتی خەڵکەکان لەو شوێنانەی کە فڵچیان دەستناکەوێ یاخود لەو شوێنانەی کە سیواکەیە سیواک بەکاربێنن لەبەر چاکی لەبەر باشی لەبەر گرنگی مادەکە بۆیە ئەنگلیزیش پێڵێ توث برەشتری فڵچەی دەمودان یاخود داری دەمودان بەڵێ خۆشەویستەکانم ئەمە شانازیە بۆ ئێمە کە 1400 ساڵ لەمەوە پێش پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم فێری کردبین چۆن دەمودانمان پاکەینەوە و خاوێنەکەینەوە و بە خاوێنی ئێهێڵینەوە بۆ ئەوەی کە دەمودانمان نەک بۆ خۆمان خۆش بێ بەڵکو بۆنی ناخۆشی ناودەممان بەسەر خەڵکی شانەکەی. سلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.